باس لە ڕۆڵ و پێگەی کورد لە پرۆژەیە یاسای نەوت و گاز دەکەین لێرە تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە کلارەوە میوانمان دەبێت کە زۆر بەڕێز ڕێبوار محەممەد پسپۆڕی یاسا و مامۆستای زانکۆیە لە ستودیۆ کەلارەوە میوانی بەیانی کورسان نیوزە سپاس بۆ ئامادەبوون مامۆستا سەرتا دەمەوێت لەوە دەست پێ بکەن کە ئێستا لە ئێستای شاشەی کورسان نیوزەوە دەبینین کە کۆمپانیای DNOی نەرویجی بەرهێنانی نەوتی لە کێڵگەی تاوکەی دەست پێ کردێتەوە ئەمە چ کاریگەریەکی لەسەر پرۆسی بەرهێنانی نەوتەوە هاوکات ئابووری عێراق هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتانە دەبێت. بەڵێ بەیانتان باش سپاس. بێگومان هەموو ئەم ڕاگررتنی بەرهمێنانی نەوت لە کۆمپانیاکانەوە دەگەڕێتەوە بۆ ئەنجامی ئەو بڕیاری کە لایەن محکەمەی اتحادیەوە دەرچوو لە شپای 2022 دوجار ڕاگررتنی هەناردەکردنی نەوت بە پێی بڕیارێکی هەیئەی تەحکیمی پاریس هەموو ئەمانە دەرئەنجامی ئەو بڕیارانن دەرئەنجامی ئەوەن کە ئێستا حکومەتی ناوەندی التیزام ناکا بۆ گرێبەستانەی کە حکومەتی هەرێم کردوێتی و محکەمەی اتحادی سەلاحەتی داوە بە حکومەتی اتحادی کە ئەو گرێبەستانە تعدیل بکە یا ئیلغا بکاتەوە ئەگەر پێویست بێ ئەمە هەموو دەرەنجامی ئەوە بێگومان کاریگەری ئابووری هەیە کاریگەری سیاسی هەیە بەڵام ئێمە ناچنە سەر ئەو کاریگەریانە لە چوارچێوەی پسپۆڕی خۆمان قسە بکەین ئەگەر بێین باسێکی تەنزیمی دەستوری و قانونی بۆ پرسی مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدا بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ مادەی 112 دەستوری عێراقی لە مادەی 112 باس لەوە دەکات کە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان ئەو ئەقالیم و محافەزات منتجە للنەفت باس دەکات بەڵام ئێمە قسەکەمان لەسەر هەرێمی کوردستانە هەموو حەقلە نەوتیەکان لە هەرێمی کوردستان بە پێی مادەی 112 لەلایەن حکومەتی اتحادیەوە دەبێت ئیدارە بدرێن لەگەڵ هەرێمدا واتە دەسەڵاتێکی مشتەرەکی نێوان هەرێم و ناوەندە خۆی ئەمە لە ڕاستیە خلافی جەوهەری لە 2005 تاوەکو ئێستا لە نێوان هەرێم و ناوەندە لەسەر دوو خاڵە کە تەفسیری مادەی 112 دەستور دەکات یەکەمیان ئەوەی ئایا ئەم سەلاحەتی مشتەرەکی نێوان هەرێم و ناوەندە یاخو سەلاحەتی هەرێمە یان سەلاحەتی ناوەندە ئەمە پرسیارێک دەبێت وەڵام درێتەوە دەبێت لەسەری ئیتفاق بکرێت دووەم لە مادەی 112 دەستوردا هاتووە دەڵێ ئیدارەدانی حەقلە نەوتیەکان لەلایەن حکومەتی اتحادیەوە لەگەڵ هەرێمدا باسی الحقوق الحالیە دەکات ئەوانێت واتە کێڵگەکانی ئێستا کێ یعنی ساڵی 2005 ئایا ئەمە کێڵگە مستەقبەلیەکان دەگرێتەوە ئەوانەی کە لە دوای 2005 هەرێمی کوردستان بەرهەمێنراون ئەمە دوو نقطەی سەرەکی خلافە لە نێوان ئەقلیم و ناوەندە کە سببی ڕئیسی دواخستنی دەرچوونی یاسای نەوتوغازی عێراقی بۆ لە ماوەی 18 ساڵی ڕابردووە بەهۆی ئەم خلافی سەرەکی نێوان هەرێم و ناوەند لەم دوو خاڵەدا وەکو وتمان پرۆژە یاساکە تا ئێستا ماوەتەوە 18 ساڵ نەمانتوانین یاسایەکی اتحادی دەرکەین بۆ ئیدارەدانی نەوتوغاز باشە مامۆستا هەڵبەتە لەسەر ئەم دوو خاڵە کە ناکۆکی هەیە لە ئێستادا کە با بڵێن کارکردن لەسەر یاسای پرۆژە یاسای نەوتوگازەیە ڕێکەوتن لەسەر ئەم دوو خاڵە هێندە قورس و گرانەکە بم ڕادەیە کارکردن لەسەر ئەم یاسایە دواخستووە خۆی لە ڕاستیە ڕێکەوتن لەسەر ئەم دوو خاڵەت جەوهەری مەوزوعەکەیە پرسی سیادەی دەوڵەتە لەسەر واریدا لەسەر ئەو سامانیشتمانەکان لەسەر بابەتی نەوت غاز ئەم بابەتانە ئایا ئەمە مڵکێتێکی گشتی عێراقە یان مڵکێتی تایبەتی پارێزگاکان و ئەقالیمەکانە لە ڕاستیە ئەمە ئەنی بۆ ئەوەی لاین وەکوتم لە 18 ساڵی ڕابردووە خلافەکان وای کرد کە ئەم یاسایە دەرنەچێت بەڵام اتجاهی دروست ئەوەیە کە ئەم سەلاحەتێکی مشتەرەکی نێوان هەرێم و ناوەندە بەڵام لەبەر ئەوەی ناوەند ئامادە نەبووە ئەم سەلاحەتە بە مشتەرەک ئەژمار بکە لە 18 ساڵی ڕابردووە یاسای نەوتوغازی دەرنەکردووە و لە سایەی فەراغی قانونی یاسایەکی عێراقیە هەرێمی کوردستان لە ساڵی 2007 یاسای نەوتوغازی هەرێمی کوردستانی دەرکرد پشتبەست بەم یاسایە دەستی کرد بە شێوەیەکی سربەخۆ نەوت فرۆشتن و ئەنجامدانی گرێبەستی نەوتی بەبێ گەڕانەوە بۆ بەغدا ئەمە ئەتجایەکی سەرکەوتوو نەبوو یان ئەگەر بە کورتی بڵێن ئیدارەدانی نەوت یان سیادەی هەرێم یان پێگەی هەرێم لەسەر کێڵگە نەوتیەکان و پرسی نەوت بە سێ قۆناغ تێپەڕێ قۆناغی 2005 تا ئاگاتە 2022 بە تایبەتی 2010 کە دەستکرا بە بەرهێنانی نەوت تا ساڵ 2022 ئەمە
قۆناغێک بوو کە کورد لە قیمەی هێز و دەسەڵاتە بوو لە ڕووی سیادەوە لەسەر حەقە نەوتیەکان ئەو دەیان و با بڵێن زیاتر لە 50 عقودی نەوتی ئەنجامدا لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان بەبێ حسابکردن بۆ مووقفی حکوومەتی ناوەند. حکوومەتی ناوەندش هەر لە 2012ەوە سکاڵای لەسەر حکوومەتی تورکیا تۆمار کرد لە هەیەی تحکیمی پاریس. هەر لەو کاتەوە متەوەقع بوو کە ئەم پرسی سربەخۆ فرۆشتنە ڕۆژێک دێت ڕادەگیریەوە ئەم پرسێکی دەستوری نییە، چونکە دەبێ ناکرێت بە تاگەڕەوانە مامەڵە بەمەوە بکرێت. بەداخەوە سەرڕای ئەوەی کە ئەمە زەمینەی یاسایی و دەستوری نەبوو، هاوکات نەکرایە فاکتەرێک بۆ بەهێزکردنی پێگەی هەرێم لە ئاستی ناوخۆ بۆ بەهێزکردنی پێگە سیاسیەکەی بە پێچەوانەوە بە زیانی جانبی سیاسی هەرێمی شکایە و متمانەی زیاتری هاوڵاتیان بە حکوومەتی هەرێم زیاتر کەم بوویەوە. حکوومەتی هەرێمیش لە بینی کەوانەیەکە پارتی دیموکراتی کورسان ئیداری حەقی نەوتی کردووە و تاگەڕەوانە مامەڵی بەم پرسەوە کرد. تەنانەت پەرلەمانی کورسانیش لەسەر زۆرینەی گرێبەستە نەوتیەکان معلوماتی نەبووە. ئەمە وایکرد نەمانتوانی ئیستثمارێکی ئەو دەسەڵاتە بکەین کە لە 10 ساڵ دەیان ساڵی ڕابردووە هەمان بوو. بۆیە گەشتینە نقطەیە کە لە ساڵ لە شوباتی 2022 قۆناغی دۆم دەستی پێکرد کە محکەمەی ئیتیحادی بوو بڕیاریدا بە نادەستوری بوونی یاسای نەوتوغازی هەرێم یاساکەی هەڵوەشاندەوە وەک هەموو سەلاحەتی دا بە وەزارەتی نەوتی عێراقی هەموو گرێبەستەکان تعدیل بکە. هەموو ئەوانەی کە ئەو خەبەری جەنابیش باسی کرد کە کۆمپانیەکان بەرهەمێنان ڕادەگرن دەرەنجامی ئەم دۆخانەیە کە قسەی لەسەر دەکەن. باشە مامۆستا ڕێبەر، هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵێکەیە کە بەبێ بەشداریکردنی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق لیژنەیەک بۆ ئامادەکردنی ڕەشنووستی نەوت و خاص لە عێراقدا دادنێت. ئەمە ئەگەر ببێت و بەبێ ئامادەبوونی هیچ ئەندامێکی کورد ئەم لیژنەیە پێک بێندێ و کار لەسەر ئەم پرۆژە یاسایە بکرێت، کاریگەری لەسەر با بڵێن مافی هەرێمی کورد چی دەبێت؟ ئەمە تا چەندە مەترسی لەسەر لایەنە ئابوووریەکە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات؟ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. بێگومانە کوتم لە شوباتی 2022ەوە کە یاسای نەوتوغازی هەرێم هەڵۆشایەوە، هەرێم دیسان کەوتە بۆشایەکی یاساییەوە، بەڵام دیسان ئەترافی نەکرد. سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەو تیمەی کە ئیدارەی حەقی نەوتی دەکرد کە پارتی دیموکراتی کوردستان و بە تەحدید ئەترافی نەکرد بە بڕیاری محکەمەی ئیتیحادی تا دوجار بڕیاری هەیەی تحکیمی پاریسی بەدوایە هات کە ڕاستەخۆ بە شێوەیەکی جەبری بڕیاری محکەمەی ئیتیحادی تەنفیز کرا. ئێستا ئێمە لە لاواسترین پێگەین لە ڕووی نەتەوەییەوە لەوەی کە کورد پێگەی کورد لە بابەتی ئیدارەدانی نەوتا لە ئامادەکردنی پرۆژە یاسایە. بەداخەوە هەرێمی کوردستان لەم پرۆژە یاسایەدا وەکو محافەزەیەکی عێراقی تەعاملی لەگەڵ کراوە و نوێنەری کورد لەم پرۆژە یاسایەدا وەکو نوێنەری محافەزەی بەسرە وایە، هیچ جیاوازێکی نییە، هیچ اعتیبارێک بۆ ئەو کیانە سیاسیە کە لە دەستوردا حیمایی کردو بۆ هەرێمی کوردستان دانەنراوە. ئەمە شەکوتم تاوانەکەی لە ئەستۆی خۆمان و بەتایبەت پارتی حکومڕانە کە نەیتوانێت لە دەیان ساڵی ڕابردووە ئەستثماری ئەم بابەتە بکە و نەیتوانی ئەو کاتێک کە کورد لە پێگەیەکی بەهێزدا بووە بگاتە سیغەیەکی گونجاو و ئیتفاقی گونجاو لەگەڵ حکوومەتی ناوەندا. بۆ ئێستا حکوومەتی ناوەندیش ئەوەی کە خواستی خۆیەتی دەیسەپێنێ، ئەوەی کە دەیەوێت جێبەجێی دەکات کە لاوازکردنی زیاتری پێگەی کوردستانە کە دەرچوونی یاسایەکە کە تیایدا ئەتیبار بۆ ئەقلیمی کوردستان وەکو کیانێکی سربەخۆ کیانێکی ئەقلیمی دانەنێت و هاوتای محافەزەی بەسرە تەعامل لەگەڵا بکات. بێگومان نوێنەری کورد تەمان پرۆژە یاساکە ئامادە کراوە لە چل مادە پێک دێت. پێشتر 2007 و 2011 پرۆژە یاسا هەبووە، بەڵام لەبەرەوەی ئەو کاتە هەرێم پێگەی بەهێز بوو نەچۆ ژێرباری هەندێک پرسەوە. حکوومەتی ناوەندیش بابەتەکەی تەئەجیل کرد بۆ دۆخێک کە بتوانێت خواستی خۆی جێبەجێ بکات. ئێستا وەکوتم پرۆژە یاسا کە لە چل مادە پێک دێ مەوجودە و تەوەقع دەکرێت لە هەفتەکانی ئایندا دەنگی لەسەر بدرێت. لە مادەی پێنجدا باسی دوو بابەت زۆر گرنگن لەم پرۆژە یاسایە. یەکیان ئەوەیە ئەنجومەنێک پێک دێ پێ دەوتری ئەنجومەنی ئیتیحادی نەوت و غاز لە عێراقدا سەلاحەتی تەواوی پرسی نەوت سیاسەتی نەوت تەخدید بۆ بابەتی نەوت و غاز سەلاحەتی حەسری ئەم ئەنجومەنە دەبێت. کورد دەبێت لەم ئەنجومەنە جێپی خۆی قایم بکات،
دەبێت نوێنەرایەتی خۆی لەم ئەنجومەنا بەهێز بکات. باشە کەواتە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکات لە بارودۆخێکی هاوشێوەدا کێسە بازەوە دەکەی پێگەی کوڕ ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لاواز بێ لە عێراق بە تایبەتی لە پرۆژە یاسای نەوتوغازدا کەواتە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆژە یاسایە بکات لە بەرەوەی جێپی قایم بێ پێگەی بەهێز بێ. بەڵێ سەرەتا کورد دەبێت تێبگا کە ئەم یاسایە گەر پەسەند بکرێ کوردۆک و پێشتریش باسم کرد هەرێمی کوردستان وەکو محافەزەیەکی وەکو محافەزەی بەسرە وایە نوێنەری محافەزەی بەسرە ئەندامێکی دائمی ئەم مەجلیسەیە هاوکات نوێنەری هەرێمی کوردستانیش کە وەزیری سامانە سروشتیەکانە هاوتایە لە ڕووی دەنگدانەوە لە ڕووی قووەتەوە لە هەمان کاتا هەرێمی کوردستان بە پێی مادەی دێ ئەم پرۆژێت تەنها سەلاحەتی پێشنیارکردنی هەیە بۆ پرسین سیاسەتی نەوتی دوجار ئەم پێشنیارە دەچێتە ئەم مجلیسە لەم مجلیسەوە موافقە دەکرێت یان ڕەفز دەکرێت و دوجار هەر بە گوێرەی بڕگەی سێ لە مادەیدا لەم پرۆژەیە هەرێمی کوردستان مولزەمە بە جێبەجێکردنی حرفی هەموو ئەو تەعلیماتانی لە مجلیسەوە دەرەچن کەواتە ئەم موقعەکەمان ئێستا ئێمە دەچینە معادلەیەکەوە کە تایدا پێگەمان بەم شێوازە بێ یان بەدیلمان چییە لە ڕاستیاو کوتم هەرێمی کوردستان ئێستا هیچ اختیارێکی تری نییە هیچ کارتێکی تری بەدەستەوە نیە ئیلا ڕێکەوتن نەبێت ڕێکەوتنەکەش ئەوەیە پێداگری لەوە بکات کە ئیدارەدانی حەق نەوتەکان لە هەرێمی کوردستانە لایەنی عێراقی تێبگەنێت کە ئەمە سەلاحەتی حکومەتی ناوەند نییە بەتەنها بەڵکو سەلاحەتێکی مشتەرەکە لە مادەی 112 باس کراون خۆگەر حکومەتی ناوەند نەچوە ژێرباری ئەم داواکاریەوە ئەمە ئەم بە سەلاحەتێکی مشتەرەک ئەژماری نەکرد پێگەی کوردی بەهێزتر نەکرد لە مجلیسا ئەو کات وە دەرچوێنراوەکو یاسا ئەو کات دەکرێت لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە تانەن لە دەستوری بوونی یاساکە بدرێ بۆی کە یاسایەک دەچوە پێچوانەی مادەی 112 دەستورە بەڵام وەکو باسم کرد تەوەقع دەکرێت دیسان هەر بەم لاوازیە یاسایە پەسەند بکرێت و تەوەقعش دەکرێت بێگومان محکەمەی اتحادیش بەدەر نییە لە ئەتیباراتی سیاسی بەدەر نییە لە مامۆستا بۆچی وا تەسەوڕ ئەکەی کە هەر بم لاوازی ئەم یاسایە پەسەند بکرێت ئایا هیچ ئومێدێک لەلایەنە کوردیەکان نییە بۆ ئەوەی بتوانن پێگەیەکی بەهێز بۆ یاساکە بگەڕێنەوە لە هەمان کاتە لە یاسای نەوتوغازا بتوانن لە بەرژەوەندی کورد یاساکە جێبەجێ بکرێت و بچێتە بواری جێبەجێکردن و دەنگدانەوە خۆی ئومێدەکە چییە ئومێدەکە ئەوەیە تۆ بە دوو خاڵ دەکرێت یەکەم قووەتی سیاسی تۆ دوم قووەتی قانونی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی هەمومان دەزانین پێویست ناکە باسی کە هەرێمی کوردستان لە چه دۆخێکدایە بابەتی نەوت ڕاگیراوە ئەگەر مانگێ بوجە موچە لە عێراقەوە نەنەردرێ ڕەنگە پشێوینی خۆی دروست بێ موچە خۆران مافی خۆیانە دەوامدا دەخرێن فەرمانگان دادەخرێن ڕەنگە مزاهرات و ئەوانەی لێ بکەوێتەوە کەواتە هەرێمی کوردستان بەرگەی فشاری زیاتری حکومەتی ناوەند ناگرێت دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان موچە خۆران کە زۆرینەی زۆری هاوڵاتیانن بەرگەی ئەوە ناگرن مانگێ دوو مانگ حکومەتی ناوەندی موچە بوجیان لێ ببڕێ بۆ ئەوەی ئەم دۆخە دروست نەبێ حکومەتی هەرێم ناچارە بچێتە هەموو جۆرە ڕێکەوتنێکەوە چکۆکو وتمان کارتی تری نییە سەرچاوی تری داهاتی نییە کە بتوانێت ئیدارەی خۆی بکە بە ئیدارەیەکی سربەخۆ ئەمە وەکوتم ئەگەر ئێمە لە دەیان ساڵی ڕابردووە ئەم ڕۆمان پێشبینی بکردایە دەمانتوانی مووقعێکی بەهێزترمان هەبێ و دەمانتوانی بە پێگەیەکی بەهێزترەوە ئەوەی کەمە دەمانەوە لە یاسای نەوتوغازی عێراقیا بچەسپێن بەڵام پێشبینەکەی من لەوایە ئەوەیە کە مادام هیچ ئۆپشنێکی ترمانی لە ڕووی سیاسیەوە و مادام لە ڕووی قانونیەوە ئەم بابەتە بە نەتیجە بە زۆرینە و کەمینە تێتە بەڕێ لە پەرلەمانی عێراقی و لایەنە عێراقیەکانشمانێ و نەمانوێ دەتوانن ئەو زۆرینەیە تەشکیل بکەن کە بۆ دەرچواندنی ئەم یاسایەیە هاوکار محکەمەی اتحادیش ئێمە تەنها دوو نوێنەرمانەی لە محکەمەی اتحادی وەکو کورد دەنگدانش لەسەر دەستوری بوون هەر یاسایەک بە نسبەتێکە کە ئەو دوو ئەندامەی کۆگە دەنگیش نەدە هەر دەردەچێت واتە هەم لە ڕووی سیاسیەوە پێگەمان لاوازە هەم لە ڕووی دەستوری و قانونیەوە هەموو تۆپەکان لە ساحی حکومەتی ناوەندیدایە بۆیە باشترین ئۆپشن ئەوەیە کە بە سیغەیەک اتفاق بکرێت کە لانی کەم لەگەڵ ئەم تەنازولی کە کورد دەیکات لەم پرۆژە یاسایە بکاتە کارتێکیان دەستکەوتێک بۆی کە بوجە و موچەی هەرێمی کوردستان یا با بڵێن دۆخی ئابووری هەرێمی کوردستان ببوژێتەوە ئەم ڕێکەوتنە ئەم تەنازولە ئەم لاوازیەمان لە ڕووی پێگەی سیاسی و یاساییەوە بکرێتە فاکتەر و دەرگایەک بوو ئەوەی لە ڕووی ئابووریە ببوژێنەوە و دوجات چکە هەموو سەرۆتی عێراق چی لە هەرێم بیان لە بەسڕە بێ سەرۆتی هەموو عێراقیەکانە دەبێت بخرێتە خەزانەیەکی گشتی دوجار بە شێوەیەکی عادیلانە و
ڕێژەی دانیشتوان تەوزیعی هەموو پارێزگا و هەرێمەکان بکرێت. سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ڕێبوار محەممەد پسپۆر یاسا و مامۆستای زانکۆ دووبارە سپاسکە میوانی بەیانی کورسان ویزبووی ڕاستەوخۆ لە کەلارەوە.